ڕەوەن لە وڵاتی کرۆاتیا لە مانگی هەشتە کە بەڕێمان کرد لە کۆتاییەکانیا زنجیرە سەمینارێک بەڕێوە چووە لە لایەن فدراسیۆنی وەرزشی نێودەوڵەتی زانکۆکانەوە کە ئەم زنجیرە سەمینارە تایبەت کراوە بە گفتگۆکردنی زیاتر لەسەر بابەتی وەرزش بە تایبەت وەرزش لە زانکۆکانە کە ئەو کەسێک کە نوێنەری وڵاتی عێراق بووە لەم با بڵین زنجیرە سەمینارە یا بەشداری کردووە میوانێکی ئازیزی بەرنامەکەمانە کە بە بەردەوام لە بەرنمەکەی ئێمەوە زانیاری گرنگی لەسەر وەرزش پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست کردووە هەر بۆیە ڕخساری بەلای ئێوەشەوە بێگومان ئاشنایە بەڕێز دکتۆر دیمەن فەرەج کە بەڕێزیان ئەم جارە وەکو جێگری سەرۆکی یەکێتی چالاکی وەرزشەکانی زانکۆکانی عێراق و هەروەها ئەندامی لیژنەی ژنانی زانکۆکانی وڵاتانی عەرەبی لەم زنجیرە سەمینارە بەشداری کردو. دکتۆرگیان فەرموویتە لامان بێ کە خۆت زیاتر لەسەر ئەم هەنگاوی بەڕێز زانیاریمە پێشکەش بکەیت. بەخێر بێت. باشی دکتۆرگیان بەخێر بێت. سڵاو لەبێ معنی باش بەخێر بێت. فەرموو. خۆشحاڵین بە ئامادەبوونت. دکتۆرگیان ئەگەر خۆت زیاتر لەسەر ئەم زنجیرە سەمینارێک لە وڵاتی کرۆاتیا بەڕێوە چوو زانیاریمان پێشکەش بکەیت. پێشەکی سپاسان کەم بۆ خێر بێت پێشوازیکردن لەم دیدارە. طبعاً هەموو 4 ساڵ جارێک لەسەر ئاستی جیهان بەتۆڵەی عالەم ئەنجام ئەدرێت. هەر 4 ساڵی وڵاتێک ئاڵاکە وەرەگرێت بۆەوەی کە پێشوازی لەو بتۆلاتە بکە. بەڵام لە هەمان کاتە دوای هەموو بتۆلەیەکی عالەم ساڵێ دواتر منتەدایەک کۆنفرانسێک بۆ هەموو زانکۆکانی جیهان بۆ دەرخستنی ئەنجامەکانی لەو با بڵێن پاڵەوانیەتیە جیهانیە کە ئەنجام درا خاتە ڕوو. جگەلەوە کە پێش 10 ساڵ ئەنجامەکانی عەرزەکات و ئێستا لە چه ئەنجامەکان و پلانیان بۆ 10 ساڵی کە چییە؟ بۆ پێش زانکۆکان ئەبێ ئەم بەرنامە پرۆگرامان هەبێ لەسەر ئاستی جیهان ئەوەی کە تۆمار کراوە لە فیسۆ کەەوە فیدریشن با بڵێن ئینتەرناشنال یونیڤرسیتی بڵێن سپۆرت فیدریشن ئەمە مختصەرەکەی فیسۆیە کە لەسەر ئاستی جیهان 170 زانکۆ تۆمار کراوە لەوێ بە شێوەیەکی ڕسمی. بەڵێ عێراق طبعاً دوای معاناتێکی زۆر و حەزیش ناکەم ئێمە وزەی نەرێنی باسکەین بەڵام حەزیشەکەم کە ڕوون و ئاشکرا بۆی هەنێ نوقسانیەکان بکرێت بەرپرسان کە پڕیکەنەوە کە بە شێوازە ئێمە گەشتوونەتە ئەوێ. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە کە باس لەو بەشداریکردنەمانەکەین هەر وڵاتێک و هەر وڵاتێک زانکۆی نوێنەری خۆی ئەنێرێ با بڵین نەک هەر زانکۆیەک هەر وڵاتێ باڵەن وەفدی عێراقی وەفدی کرواتی وەفدی ئیسپانی وەفدی ئەمانە وڵاتەکان بەم شێوازە بەشداریەکەن وەکو تیم کی هەڵەبژێرن باشترین یاریزان ناڵین لەسەر ئاستی ئەنجام چ یاریزانێک باشترین ئاستی پێشکەش کردووە لەو ساڵەیە یان پێش ساڵەکانی کە هەڵیان ئەبژێرن ئایا لە تیمی بالەیە باسکەیە یاریە تاکەکانە هەرچێ بێ کۆیانەکەنەوە ئەگەر پێی خۆش بێ ئامادە بێت وڵاتەکەی ئەینێرێت بۆ ئەو منتەدایە. بریتیە لە چی کۆمەڵێ یاخود زنجیرێ سیمینارات کە ئەنجام ئەدرێت وەکووتم هەر وڵاتێک پرۆجێکتی خۆی پێشکەشەکات ئەی خاتەڕوو لە زمنیەوە کە جێی سەرنج بوو بەدەرەوەی کە من لەسەر ئاستی جیهانە ئەوە لە ئاستێکی زۆر بەرزان کە پێشتر چیان کردو و وێنەی ئەو یاریزانانەی کە ئەنجامیان هەبوو لە یاریە جۆرا و جۆرەکان و ئێستا لە چه ئاستیەکان و چیان بۆ کراوە و لە داهاتووە پرۆجێکتیان هەیە چی ئەکەن بۆ وەرزشی زانکۆ ئێمە باسەکەین ئەوە باسی یانەکان و یەکێتیە وەرزشیەکان بەگشتی ناکەین ئێمە هۆکو چالاکیە وەرزشیەکان لەسەر ئاستی زانکۆ. ئەوەی جێی سەرنج بوو دووش زۆر سەرنجین هەمووی لەسەر ئاستی بەرزا بوو دووش سەرنجی ڕاکێشام وڵاتی سعودیە لەم 4-5 ساڵی ئەخیرە کە یاسای هاتنە ناوەی یاریگا بە نسبەت خانمانەوە کەوا چیان بۆ کراوە تەنانەت یاریگای تایبەت لە 4 ساڵە یاریگای نێودەوڵەتی تەنانەت خانمان لەسەر ئاستی نێودەوڵەتی خرانە خولەوە یعنی خولی باش ببن بەڕاهێنەر و ببن بە داوەر هەرچەند ئێمە ئەڵین
داوەری بە 4 ساڵ ناتوانین بۆ ئەگەر خۆ ممارەسە نەکردبێ بەڵام خۆ لەسەر ئاستی لۆکاڵی خۆیان توانیویانە ئەوە ئەنجام بن وەکو ڕاهێنەر یعنی ئەوەیان خستە ڕوو پرۆجێکتی ئەم 4 ساڵە چۆن بوو ژمارەی خانمانیان چەند بوو کە بۆ نمونە 50 کەس بوون ئێستا گەشتونەتە نزیکەی 400-500 خانم و لە تیمی جۆرا و جۆر ئێمە یعنی عێراق لەوەتەی هەیە تیمی هەبوو لە سەردەمی پێش ئێمەش نەمانتوانێت تا ئێستا بەو ژمارە ئەو لەو کاتە قیاسیە توانی ئەویان کرا و چیش پرۆژێکیان هەیە کە چۆن پێشی خەن باش ئەمە هەکوجێی سەرنج بەڵێ ئەگەر قسەکانت لەبیر نەچێتەوە باسی ئەوەت کرد لەم 170 وڵاتە کە ئەندامن لەم فدراسیۆنە نێودەوڵەتیەدا و عێراقیش دوای کێشە و گرفتێکی یەکجار زۆر توانێتی ببێت بە ئەندام عێراق چۆن باسی ئەم هەنگاوە پێشوەکانی خۆی کرد بۆ باشترکردنی دۆخی وەرزش بە تایبەت لە زانکۆکان و هەروەها چۆن باسی کردووە کە هەنگاوانێ بۆ داهاتووی بەڵێ دیارە ئێمە کە ڕۆشتین ڕۆژێک ڕۆشت بوو لە چوم هەتا ئەو ڕۆژەی کە بابن کۆنفرانسەکان دەستی پێکرد ئێمە ڤیزەمان بۆ نەهاتبوو سەرباری ئەوەی کە ئێمە لەسەر حسابی خۆمان ڕۆشتین هیچ کەسێ حتى یەکێتیەکەی خۆشمان تەغزیی نەکردین ئەڵێ ئەتوانی نوێنەری عێراق بین ئێمە وەکو جانبی ئیداری ئێمە پشتە ئەگرین بۆت ئەنووسین و معاملاشە بووەکە بەڵام چی ئەچێ با بچێ یعنی ئێمە با بڵین باشترینەکانمان نەبرد باشترینەکانمان کە هەڵبژاروتی ناتوان لەسەر حسابی خۆم بڕۆم ئەمە کارەساتێکە بۆ وڵاتێکی پڕنەوتی کە تاریخی با بڵین زۆر لە هەنێ وڵاتە عەرەبیەکان پێشترە دواتر کێشەی گەرمە و کێشەی ڤیزەمان نەهاتەوە کەنسڵکردنەوەی بلیتی تیارەمان کەنسڵ کردەوە چکەکم تۆ بێ پێش 3 ڕۆژ پێش 2 ڕۆژ لەوێ بیت ئامادە بیت و وەفدەکان جیا ئەکەنەوە و شوێنمەکانیان بۆ کرێت تیم لیدەرەکەت کاری PS پێدرێ ئێمە هینمان تا بلیتی تیارەکەمان کەنسڵ کردەوە 27 مانگ خۆی منتەداکە دەست پێکە 28 مانگ ڤیزەکەمان بۆ هاتەوە 28 مانگ لە خلالی 16 ساعتە تیارێکی کە ببڕەوە بڕۆ بە خراپترین ڕێگەی تیارە ڕۆیشتوین هەتا گەشتوینێتەوە بەڵام زۆر بە خۆشحاڵیە و پێشوازیان کردینەوەن بەڵام نەیانزانین ئەشیان زانین چ معاناتێکە بەس نەیانزانی کە ئێمە خەریب و پاژە گەزبینەوە بەڵام ویستمان ئێمە هیچ نەبێ ئەگەر خاوەنی ئەوە نەبووین کە ئێمە پرۆجێکتێکمان پێبێ بەڵام بتوانین هەنێک مەسجی ئەوان هەنێک زانیاری ئەوان هەنێ بیر و ڕای ئەوان لەو پرۆژێکتانە کە بیهێنینەوە لە وڵاتەکەمان پێشیخین ئەگەر گوێمان لێ بگیرێ ئەگەر داوامان لێ بکرێت بۆیە ئەبینیت هەموو سیمینارێک ئێمە توانی بێتمان بڵاو بووینەتەوە لەسەر سیمینارەکان چکۆن لە یەک کاتا جاری وایە 10 سیمینار هەبوو ئەوەی کەم لە پسپۆڕێکی خۆمابووی کە سەرنجی ڕاکێشا بووم ئامادەی بووم باشە یاریزانەکانیشمان 3 یاریزان بوون سەرۆک وەفدەکان من هۆکو ئەندامی یەکێتیەکە ڕۆشتم وەفدی عێراقی لەگەڵ 3 یاریزانی 3 یاریزان وڵات هەبوو 30 یاریزانی هێنابوو بە پێچوانە ئێمە 3 یاریزان و بۆ معاناتانە و یەکێکیشیان خەریب و نەیەت چون بلیتەکەی کەنسڵکردنی توانی بلیتێکی کە بکڕێ بەهەرحاڵ بۆمان کڕی بە هەر شێوازێک بێ وتمان بەس بەشداریکە وڵاتێک و وڵاتی کینیا یەک یاریزانی هێنابوو بەڵام پرۆجێکتی هەبوو ئێمە پرۆجێکتمان نەبوو چی باسکەین چێمە ئەسڵن تا ڕۆژەش ڤیزەمان نەبوو باشە پرۆجێکتەکە نەچوینە سەر بەڵێ چوینە سەر ستێج پرۆجێکتی داهاتوو لەویا دروستمان کرد ئێمە بە تەمای چین بەڵام لە چاو زۆر خۆشحاڵ بووم کە عێراق هاتە سەر ستێج لە ڕێی نوێنەری خوێندکارانەوە با بڵێن نوێنەری یاریزانەکان کە ناوی پەیوەستەش کوڕی خۆمە ئەو نەبێ بڵێ لەبەرەوەی کە کوڕی خۆمە بەڵام هەڵبژێراوە چه هۆکو تیم لیدەر لە فیسۆوە چێکم کۆنێکتە لەگەڵیان و چه هۆکو نوێنەری خوێندکاران لێرە هەستا پرۆجێکتی پێشکەش کرد و داوای ئەوەمان کرد لە داهاتووە خاوەنی ئەمە بین باش دکتۆرە ببوورە کێشەکان زۆرە معاناتەکان زۆرە بەڕێزت باسێکی هەر لەوەگرتنی ڤیزەکەەوە هەتاکۆی کە ئێوە بلیتتان بڕیوە و بلیت کانسڵ بووەتەوە و دواتر بەم کێشانەیە هەتا ڕۆژی سیمینارەکە ئێوە گەشتون بەو شوێنە چی بکرێ بۆی کەمانە چارەسەر بکرێت ئەرکی کێ ئەمانە چارەسەر بکە یەکەم ئەمە اتحادی عێراقی ئەرکی اتحاد چون دوێن لە کۆبوونەوەی کابوونچین بۆ هەولێر باسیەوەم کرد بەو شێوازە عێراق بەشداری هەر نەکا باشتر لەوەی بەڵام من بەدەر لەوەی کە خۆم
سوودێکی تایبەتی خۆم گەیان ئەوشی کەم بە سیمینار لە زانکۆکەی خۆمە لە کۆلیجەکەی خۆمە بە تایبەتی چکم شتی زۆر سادە و ساکار هەیە ئاستی زانکۆ بەرزەکاتەوە و ئاستی وەرزشیش بەرزەکاتەوە یعنی و لە هەمان کاتە ملیۆنەها دۆلار سەرفەکرێ بۆ شتی زۆر لاوەکی ئەگەر سرف کرێ بۆ یاریزانان بەبێ یعنی یاریزان هەیە بەبێ بەرامبەر وەرزشەکە بەڵام تۆرە دەعمیکە بینێرە بۆ بطولاتی عەربی بینێرە بۆ وڵاتی نێودەوڵەتی یعنی بەس تەنها و تەغذیەکە ئاسێکی بەرچاوی خۆی بینێ بەڵام یاریزانمان هەیە و زۆر توانای هەیە بەتواناشە ئەگەر لە مناڵیەوە بیگری بەڵام کاتێک کە ئێوە بێتە سی واقعەکە تەنها خوێندنە لە زانکۆ چالاکیەکانی سەرکوتەکرێ تەنها لەسەر ئاستی با بڵێن کوردستانیان لەسەر ئاستی عێراقا وازی لێنێڵێ بچم کاسپێ بکەم باشترە بەداخەوەمی تێڕوانینی گەنجی ئێمەیە ئەمیش نەتیجەیە بەهۆی ئەو هۆکارانە و گەشتە و ئەنجامە ئەوەی کە سەرنجی دووهەم زۆر سەرنجی ڕاکێشام خانمێکی کڕواتی خۆی لە وڵاتی خۆیە طبعاً وڵاتێکن لەسەر گەشتیاری ئەژین یعنی شتێکی نییە بڵین وڵاتێکی زۆر زۆر خاوەنی نەوتێکی بەهێز بێیان خاوەن داهاتێکی بەهێز بیرۆکێکی زۆر جوانی خستە ڕوو کە چۆن هیلاک بۆ پێوەی گەشتە چی و بەتەمای چییە وتمان چی کردووە و ئێستا چییە کات و لە داهاتوە چیەکە بیرۆکەکە چی بوو یەکێتیەکی هینی کردەوە بۆ مناڵان و لە ئاستی زانکۆ و لە داهاتوو شاچیەکە یەکی ئیتیحادی جۆدۆ بۆ معوەقین ئەوانی کە لە پەلەکانی خوارەوەیان باڵێنەوەی لەسەر کورسین جۆدۆ خر یاسای خۆی هەیە وتی حتى توانیشمان دوای چەندین ساڵ بتوانین دەستکاری یاساکان بکەین کە جۆدۆ بێ بە پێوە بی چەندین جوڵە با بڵێن عەرزیشی کرد فلیمەکەی عەرز کرد کەوا چەندین یاریزانی چۆن دروست کردووە وەرە تۆ مامەڵە بکەی لەگەڵ مناڵانی با بڵێن خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی پەلەکان و لە هەمان کاتە ئۆتیزمیش کە ئۆتیزمی دەرەجە یەک هەتا دووش مامەڵی لەگەڵ کردو بەس تیمەکانی جیا کردوەوە ئەم خانمە یعنی یەک وڵاتەکەی دامی کردووە هاوکاری کردووە بەڵێ ئەو ئەیوت من حکومەتەکەم پشتیوانم بووە بەڵام بەڵێ ماندوو بووم بەڵام کە ئەو مناڵانم بینی بەو شێوازە و نەتیجە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئێستا جێگەیان هەیە ئەخر ئەو شتە زۆر جێی سەرنج بوو ئێمە جۆدۆ بە کەسە ساغەکان ڕۆڵیان نابینین لەسەر ئاستی نێودەوڵەتیە لەوانەیە هەبێ بە تاک لەسەر شخصی خۆی بڕوە بەڵام ئەو نەتیجە بەڵام ئەم لەسەر ینی حتا فلیمەکەی کە پیشاننا چۆن ئەچێتە ماڵ چۆن سیاری تایبەتیان بۆ جێکراوە دوو چۆن دەریان هێناون کە بیانکەن ڕاهێنەریشیان کردووە ڕاهێنەریشیان تیا دروست کردووە یعنی بێجگەلە مەدالیای ئاڵتون و ئەمانەیان بەدەستهێناوە یعنی خەڵق هەستایە سەر پیان لەسەر ستیج کە چەپڵی بۆ هەموو زانکۆکانی جیهان چەپڵیان بۆ ئەم خانمە لێ خۆی کارێکی سەرکەوتووە ئێمە کێشەی ترمان هەیە ئەگەین بەوە ئەو شتانی کە ئەو باسی دڵنیام توانای باش هەیە بەڵێ ڕاهێنەری باش و یا ڕاهێنەری باش خوێندکاری باش وەرزشەوانی باش بەس ئەگەین بەوەی کە بەڕێز بەدڵنیاییەوە ئەگەر ئامانجمان سەرخستنی توانە وەرزشیەکان بێت زۆر بە ئاسانی ئەگەین شوێکم ئەو بجێی کە ئەو پێویستێکە کە من بینیم ئەڵێ حتى تەنانەت پێویستمان بە کورسی خۆیان هەبوو ئەوانەی کە بە کورسیەکانی خۆیان پێویستمان بە هەنێشت هەبوو بەعزێکی پێویست بوو ئەبوایە ئەلەکترۆنی بوایە بۆ بنمونە کورسیەکەی نەبوو ئەم دەستی بوو ئیمکانیەتەکەی واهی بوو ئەو مناڵە یعنی بەوەش ئیشمان بردەوە بەڕێوە تا ئێستا بوون بە خاوەنی ئەوە لە داهاتووە زانکۆیان بۆ دروستەکەین ئەوە پرۆژەی داهاتویان بوو بۆوانەی خاوەن پێداویستی تایبەت یعنی و تقدیمیشی کردو بۆ حکومەت و چەنەها سیمیناری کردو لە وڵاتان داوا کراوە لە پێشکەش بکرێت ئێمە خۆمانین کە چوین ئەو سیمیناراتەمان بینیوە پرۆژەمان توانیوە بیهێنینەوە بەڵام گرنگەوەی کێ دەستمانەگرێ وەشتی زۆر ئاسان ئێمە ناڵین منەوەی کە جێی سەرنجیش بوو منەمزانی بوو لە کوڕواتیە ئەمزانی کە کۆلیج هەیە بەس نەمزانی زانکۆی پەروەردەی وەرزشی هەیە چوینە بەشێکەوە کە هینی تەجریفە با بڵێن چۆنڵی کۆلیج بەشی یاریە بە کۆمەڵەکان یاریە تاکەکان ئەم بەشی فسیۆلۆجی هەبوو بەشی ئەم بەلەمەکان با بڵێن تەجریف
ئەمە هەبوو بەشی تایبەت هەبوو بەش زانکۆ بوو زانکۆی پەروەردەی وەرزشی ینی کەمپێکی زۆر گەورە هەبوو هەر بەشە بۆ من نمونە من یاریزانی بۆکسێنم ئەچمە بەشی بۆکسێن پێویست ناکە من بالە و باسکە بخەم لەوە بن بۆی ببم بە کەسێکی ئامادەکرا بۆ ڕاهێنان سەر لێ شێوانن دروست نەبێت تۆرە دیمەن ئەوەی کە ئێوە لێوە بینیتان چ خاڵێکی هەیە ئێوە لێ وەرتان گرت بێت کە سوودی لێ ببینین لە فێرگەکانی خۆمانە لە زانکۆکانی تایبەت بە وەرزش لە پەیمانگاکانە ئێمە هەمیشە باسمان کردووە لە زۆر کۆڕ و کۆبوونەوە کە یەکەم شت احتیمام بدرێ و تا گرنگی بدرێ بە وانەی وەرزش لە حەزانەوە لە داینگاوە با بڵین هەتا ڕەوزە و هەتا با بڵین ئامادەی ئێمە مشکلێومان هەیە ڕێزم هەیە مامۆستای وەرزش کە ئەچێت توانەکەی جارێ خۆی تواناکانی نابەخشێ بە تەلەبەکان دەرسەکەی لێ ئەسەندرێتەوە جاری ئێمە ئەومان پۆلێن نەکردووە ئەو کەسی کەیەتە زانکۆکان خۆشبەختانەیان یاریزانە چون لە زانکۆ ناکرێت بڵێ ئەبێ زۆر دەگمنن هەنێ یاری ئەتوانین بڵێ لە زانکۆ ببێ بە یاریزان ئەبێ دروست بکرێ ئێمە کێشەکەمان کە لە زانکۆ کەیەت بە یاریزانیە تەلامان خۆشبەختانە کە وەرئەگیرێ ئەویش کۆمەڵی معاناتی هەیە کەیەت بۆ نمونە ئێمە پاڵەوانە بە پاڵان مەجموعە اختیبارەکرێ لەوانەیە پاڵەوان بێ لە کاراتێ بەڵام سرعەتی نەبێ لە ڕاکردنە احتیمال اختیبارەکە دەرنەچێ یعنی ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە ینی هەبووە پاڵەوان هەبوو یان ڕێژەی بۆ دانراوە 20 پاڵەوانە هەبێت لە سادەی وەرەگیرێ بۆ ئێمە پاڵەوان کە هاتۆتە بەردەسە بە چەند مەرجێک گرنگ ئەوەیە وا باشترە 20 پاڵەوان وەرگری لەوەی کە ڕێزم هەیە کە یەکێک هێتۆتە پەروەردەی وەرزشی هیچ شتێک نازانێ ئەوێشت فێر بێ بەڵام تۆ کامیان ئامادەکەی باشی بێ بە ستافێکی ئەکادمی یەکێ لە سیمینارەکانی کە ئامادەی بووین سیمیناری دوو خانمی ئەڵمانی کە یاریزانی جیهانی بوون ئێستا لە مەجای ئیدارەیە ئیشەکەن و ئیتیحادەکەیان واتایەکێتیەکەیانە بن بەڕێوە پرۆژەیان دروست کرده بوو کەوا چۆن دەستکاری ژینگەکەین بۆ وەرزشکار چۆن ژینگەکانی بۆ بڕەخسێنین هۆکو ژینگە ئەو هەموو دار و درەختی کە لە وڵاتان هەیە چۆن ڕێژەی CO2 کەم کەینەوە لە ناو ئەو ناوچەی کە وەرزشی تیاکە ئەمە بە چ شێوەیە دکتور پێشنیاریشان هەبوو بەڵێ ئەمە هەمووی داڕێژرا و هەندەسیان تەوان و کەسێکە و پرۆژێکتاکە ستافە یعنی ستافی با بڵێن IT تایە و لە هەمان کاتە مهندسی تایە چی ئەمانە هەمووی پرۆژێکتە بۆ 10 ساڵی داهاتوو کە یاریزان چۆن کەم زۆرترین هێز بەکارهێنێ بۆ بەدیهێنانی باشترین ژمارە و باشترین مەدالیا بێنێ لە ڕێی ڕەخساندنی ئەمە پرۆژێکتی داهاتویان بوو هاتن چیان کرد اینجا ئەمەنە بە زیرەکانە داوای پرۆژێکتیان لە ئێمە کرد وتیان ئێستا ئامادەبووان کە لێرن سوپاسدانەکەن کە ئێوە گوێتان لێگرتووە ئێستا ئەمانەیە بتانکەین بە چەند گروپێکەوە هەر وڵاتی گروپی خۆی هەیە پرۆژێکتی چ پێشنیارتان هەیە ئێوە گریمان هاتن لە ئەڵمانیان و کاتیش لە بەردەستانە و کەسانێکی پارەداریشن وا تەخەیل بکە چ پرۆژێکتە هەیە کە هاتیتە وڵاتی ئێمە ئەتر لەو کاتا نزیکەی 6 پرۆژێکت تەقدیم کرا لە ماوەی 10 دقە ئەتر هەرێکی و فکرەیەکیە پای من نازانین ئەو وڵاتە لەبەروی کە کۆنتاکتی تەواومان نییە مەس مەگەر لە مەجالێکە بیخن لە سوۆشال میدیا بیخین لە چ ئاستیەکان بەڵام فکرێکمان وەرگرتو بوو 10 ساڵ پێش ئێستا ئەی پێش 10 ساڵ چۆن بوون تەقدیممان کرد ئەبێ هەچ کەسێ نوێنەری بێت هەسێ عەرزیکە کە عەرزی ئەکات ئەو کۆمنتی خۆیدا پرۆژێکتەکان لێ وەرگەی باتەوە بە وڵاتەکەی خۆی کام لەم 11 ئەگەر دوانیشی استیفادەی لێکە کاتە نە پارەی پێیە نە ئوسودیشی لێ وەرگرت ئەوی کا بە بەرنامەی ژیانی بەم شێوازە وڵاتە برێ بەڕێوە پاشان لە کاتێکە کە بزانێت شتێک کراوە بۆ نمونە پێشتر کراوان پرۆژێکتە هەیەی لە وڵاتەکەی نایشکێنێتەوە ئەڵێ من زۆر دەستخۆشی و لێەکەم ئەمە هەوڵەیین یارمەتی ئەو وڵاتانە بین کە لەو هێشتا پرۆژێکتەی تیا جێبەجێ نەکراوە بۆیان بنێرین هاوکاریان بکەین یعنی ئەمنە لایەن مەبەست بوو لە پرۆژێکتی ئێمە ئەوەی کە تەقدیممان کرد ئەو کەسانی کە خاوەن پێداستی تایبەت بە تایبەتی نابیناکان لەسەر ئاستی زانکۆکان
حتما ڕۆحێکی وەرزشی تیا هەیە حتما حەزی کردو ڕۆژە لە ڕۆژان ببێ بە وەرزشکار ئەگەر دیار بێت ئەگەر بۆ جەستەی خۆشی بێ چۆن AI بەکاربێنین واتە زیرەکی دەستکرد بەکاربێنین ببێ بەڕاهێنەری ئەمە پرۆجێکتی ئێمە بوو بۆ ئەوان زیاترشی ئەەکەیتەوە بەڵێ پرۆجێکەکەتان تۆزێک زیاترشی ئەەکەیتەوە بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت بۆ نمونە بە تایبەتی ئەوانەی کە نابینان هەمانە ینی خوێندکارمان هەیە لە زانکۆ چیان بۆ بکرێت کە ڕاهێنەریان هەبێت طبعاً ڕاهێنەری ئاسایی بۆ ئەو کەسانە نابێت وایە ینی هەرێکی و تەخەسوسی خۆی چۆن بەرنامەی یاخود ئەپلیکیشنی یاخود ڕاهێنەری تایبەت لە ڕێی ئەلەکترۆنیات و خۆتە زانسا تەکنەلۆجیا هەیە ببێ بە ڕاهێنەری لە هەچ یاریەکە کە خۆی حەزی لێ بکە طبعاً ئێمەوە زۆر دوورین لێیان بەڵام من پرۆجێکتمان بۆ وڵاتە تەقدیم کرد لەو کاتەیە لەو سیمینارەیە کە ئێمە ئامادە بووین ئەوان هەرچیەک دەسێتە هەچ سیمینارێک هەمووی زیرەکی ینی زیرەکی دەستکردیان بەکارهێنا ئەپلیکیشن دژیان گەشتۆتە ئەو مەرحەلێت لەوە دەرچۆ من بە وەرەقە و قەڵەم ئیشکەم دواتر چیان کرد ئیمێڵاتمان گۆڕێەوە یعنی ئیمەڵی وڵاتی خۆیان لەگەڵ ئیمێڵی اتحادەکەمان واتایە چێتەکەمان من ئیمێڵی زانکۆکی خۆشممە کە لەکوان کە ئێمە تقریبن لەگەڵ خواروی بابڵێن عێراقە فەرقمان هەیە هەتا ڕادەیەک لەبەروی ئێستا خۆشبەختانە تیمی کچان و تیمی دەرەکی کە ئەمانە ئامادەن کە هات نەزانکۆ تۆزە ڕێژەیەکی زیاترمانی بە تایبەتی خانمان چۆن مەدرسەکان لێرن لە خواروی عێراق تۆزێ ون بوون و بەرەو نەمان چوون ئەمەیان زۆر لە پێخۆش بوو تیان بەڵێ ئەی خینە بەرنامەوە ینی هەشمانە کە عەرزی کردووە نوێنەرەکەمان با بڵین کە خوێندکارە هەستا عەرزی کرد و لە کۆتاییە ئامانجی ئەمانە چییە؟ ئامانجی ئەم منتەدایە چییە؟ خوێندکارێکی زانکۆی بۆ نمونە ئەفریقا لەگەڵ زانکۆیەکی سویدا چۆن بکەن بە هاوڕێ لە ڕێی پرۆجێکتەکەوە 24 ساعاتیان نانێ پرۆجێکت تەقدیم بکەن باشترین پرۆجێکتیش دوای هەڵەبژێرێت هیچ وڵاتێ بوو؟ وڵات نییە بۆ نمونە ئێستا ئێمە کینی سعودیەک ئەمەی عێراق کتیایە بوو کە نوێنەرەکەمان بوو پەیوەست بوو ئەلبانیەک بوو کەنەدیەک بوو ئەها هەمویان تێکەڵەکەن لە عەلە تاینەوە نیە بڵێ من وڵات ئەمانەیان کەن بە گروپات هەیە 6 گروپ بوو هەیە 4 بوو بەپی تەوزیعاتەکە لە 24 ساعاتە بێ شەو نخونی بکەن دانیشن لە دەرەوە لەسەر کورسی لە ژێردارا بێ ئەمە دانیشن پرۆجێکت تەقدیمەکەن هەوڵەیە باشترین پرۆجێکت لەسەر ئاسی چی خزمەتی فیسۆەکە واتە چی خزمەتی یەکێتیە جیهانی ئەکات تقریبا 15 پرۆجێکت تەقدیم کرا هێنرانە سەر ستەیج ئاخر ڕۆژ کە لە کۆتاییە بوو هێنرانە سەر ستەیج هەرێکی و 5 دقە بۆ تیمەکە چۆن بتوانێت لە کەمترین کاتە لەسەر ستەیج لەبەر چای ئەو هەمووە هەرێکی و دقیقەیەک دابەشی کات هەمویان بەدڵ بوو دیسان هەمویان کۆ کردەوە یەکەمینەکە کێ بوو کەوەی کەمترین نرخی تێچێت کەمترین نرخ و تێچوو یعنی کەمترین نرخ مەبەسمان لە چییە هەمویان بەدڵ بوو هەمووشیان جێی سەرنجیان بوو بەڵام هەرە بەیەکی هەڵبژێرێ ئەوە بوو کە کەمترین تێچووی تێچوو پرۆژێکەکە چۆن پرۆژەکە چی بوو؟ پرۆجێکتەکە ئەوەیە کە چۆن ئەپلیکیشنێک دابنیت ئەم خوێندکارانە یان ئەم زانکۆیانەی دنیا چۆن لە ڕێی ئەپلیکیشنێک کۆنتاکتیان هەبێ ئیلامەدە العمر هەمویان بێکەوە یعنی من هەر بچمە سەر چۆن ئەڵێ گروپی واتساپ گروپی ڤایبەر بەڵام ئەپلیکیشنێک بێت خاص بە فیسۆ با بڵێن کە ئەمە هەموو جیهان کۆکاتۆ لە بەردەسە لەگەڵ ئەعلامێک بوو لەگەڵ شتێک بوو جەریدەیەک بوو هەچ هەواڵێک بوو بیخاتەوە ئەپلیکیشنە من بێتە بەردەستم ئەویان زۆر زۆر بەدڵ بوو کە چەند ئاسانیشە زۆر باشە دکتۆر ئەگەر لە کۆتاییە پێمان بڵیت باست کرد وەرزشکارانی ئێمە بەداخەوە زۆر بە زەحمەت ئەچنە دەرەوە بەشداری لە پاڵەوانەتیەکانەکان ئایا بەشداریکردن بۆ نمونە لەم زنجیرە سەمیناری ئەوەی کە بە قسەی جەنابەت فیس و ڕێکی خستە بوو ئەتوانێت تا ڕادێک ڕێکخۆشکار بێت هەر نەبێ بۆ وەرزشکارانی زانکۆیی ئێمە ئەم جارە ئاسانتر بەشداریکە هەر نەبێ کێشەی ڤیزەکەیان نەبێ من بەداخەوە ئەڵێم سەفارەتەکان هەمووی لێرەیە بەڵام هەست لەو کاتە هەستمان کرد کە ئێمە خاوەنی وڵاتەکەنین چون بەو شێوازە پێش ڕۆژێکیش بۆمان هاتووە دوای ڕۆژێک
بەو خەمساردیە کە بەو هەموو بەڵگەنامەیە کە داوەتنامەی تایبەت داوەتنامەی گشتی هاتووە بۆمان سەفارەتێک لێرە یاری بە ئەحساسمان بکە ئەمە زۆر ناخۆش بوو کە ئێمە لەسەر ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزین کە زانکۆیە من باسم لە ئاستی زانستیە کە خوێندکاری ئەکادمی دروست دەکەین بەڵێ زۆر ئەو دوو خوێندکارە باوەڵ یەکێکیان لە نەجەف ئەژی یەکێکیان لە بەغا کوڕەکەی خۆشم لە سەیمانی کاتە یەک کورد و دوو عەرەب بەڵێ ئەوانش لەسەر بودجێ خۆیان هاتن ئەمەی کە ئەکرێ ئەم دوو یاریزانە پلانیان دانا بۆ خۆیان تەن ئەگەر ڕاهێنەریشمان نەبێت ئەگەر پارەشمان نەبێت خۆمان نەزانین چۆن ڕاهێنان بکەین یان شت فێر بوون ئەگەر بکرێ کار ئاسانی بکرێت کە دەست بێتە دەستی باڵیە کە بۆ ئەگەر لەسەر ئاستی جیهانیش ئێمە لە سین پار بەشدار لە سەمانی هەشتا بەشداریمان کرد عینەشت بە سێیاریزان بەڵێن ئەنجامی نەبوو بەڵام زۆر شت فێر بوون سەرباریەوەی کە ئەنجامیان نەبوو هاتنەوە لەسەر ئاستی وڵاتەکەیان خۆیان لەسەر ئاستی عەرەبی ئەنجامیان هێنا لە چاو پێشتر زۆر باشتر مکاتە خۆی یعنی نمونەیەک هەیە دای مناڵەمە تا نەچیتە سەر شاخ نازانی ئاسمان چەند بەرزە نمونەیەکی وا هەیە بۆیە ئەم کەسە هەتا ئاستی بە دەستنەیتە باڵی ئاستی خۆی نەبینێ لە کوایە چۆن پەرە بخۆی بسەنێ من ملانێ بکەم لەسەر ئاستی عێراق هەڵم با بەو لێم ناباتەوە من هەر خۆم نەتیجە لای خۆمە ئەگەر ئاستێکی بەرزتر جا چالاکیش دروستەکرا لەوێ لمیاندا نابوو لە ناو باخە یاری شاتعیە ئەکرا بەحریشی لێ نەبوو لەو شوێنی کە ئێمە تیا بووین یعنی چالاکی کرا یاری فیسبۆڵ ئەکرا هۆکی ئەکرا ئەمەیە چالاکەی لاوێکیەکان بوو بۆی یاریزان لەوێ دانەنیشە خەریکی مۆبایل بێ لە بەیانی و لە هەشتەوە پرۆگرام هەبوو هەتا دەی شەو ئەمە لە هەمووی خۆشتر ڕۆژێ فریمان هەبوو بردیانین بۆ شوێنە کللتوریەکەی خۆیان و چۆن کەنیسەیەکی زۆر گەورە خەریکن احتیمامی پێن لەبەر بوومە لەرزەی ڕووی دەرەوەی چەند متەئەسیر بوون چۆن خەڵک کۆمەکی کردن پاری کۆکردەوە بۆ تعمیرکردنی ئەوە ناڵێ وڵاتێکی هین چۆن ئینتیمان بۆ وڵاتەکەی ئەوەی کە نایبینین ئێمە بەداخەوە وەرزشکارە بێزارە لە وەزعەکەی خۆی لەو ژینگەی کە وەکو وەرزشکارێک لێرە ئەنجامیە بەڵام چی شەکەیت ئیمان و قەناعەتێکی بە ژیانی وەرزشی خۆی هەیە ئێوە پەرەی پێبسەنێ بەس کەس نییە دەست باتە باڵی من زۆر بەداخم بۆەوە بەڵام ئێمە هەر کۆڵ ناین ئەمەلیش هەر هەیە دوای ئێمە گەنجی دوای ئێمە بەس گرنگە زۆر گرنگە ئەو سیمیناراتانە گەنجی ئێمە بنێردرێت ببینێت بزانێت لە چ ئاستێکایە ڕاهێنانی خۆشی ئەکرد و پرۆگرامەکانیش حازرە بوو پرۆگرامانی ئێوارە کاتێک چوە ناو جێگا کەسێکی ئاسوودە پرۆجێکتەکە کە هەرێکی و دیاری وڵاتەکەی خۆیمە هیچ دیارەکمان نەبردبوو لەگەڵ خۆمانە حەفلەی تعارف هەیە هەرێکی مێزی خۆی دانێت بۆ نمونە وڵاتی من بەچی مەشهورە بە هاندمەید با بڵێن بە ئیشی دەست ئەمشت ئیشی شاڵ بێت ئیشی هەر شتێک بێت بۆ نمونە یەکێ بە شیرینی یەکێ بە هەرێکی و تعریفی خۆی مەدالیاکانی خۆی بەداخەوە بێجگەلێ فریانەش کەوتین مێزەکەشمان بە بەتاڵی بوو سەرۆکی وەفدەکەمان یەکسەر چوو هینەکەی لابرد یعنی گریانمانە هاو ئەو هەموو وڵاتە کە فەقیرترین وڵات من ناڵم فەقیرترین وڵات بەڵام لەسەر ئەڵێ وەرزش پێناسەی وڵاتە وەرزش پێناسەی عرف و عادەت و هەتا ئاستی وەرزش بەرزتر بێ ئاستی بنەما و یاسا و بناغی ئەو وڵاتە دەرەخە بەڵام ئێمە مبەڕەرمان چی بوو مبەڕەرمانە بوو کە درەنگەیشتوین بەداخۆشتمان هەبوو حازریکەین ناتوانی تۆ خۆت هەموو شتێکیش لای وڵاتان دەرخەیت یعنی ئێمە بەو شێوازە خەریب بڕۆین نەڕۆین یعنی یاری بە ئەحساسمان کرا هیوادارین من نازام ئەگەر کۆتایی بەرنامەکە بێ من سپاسی ئێوە ئەەکەم کە تۆزە دەردەدڵی خۆمان کرد ئەم شتە دووبارە نەبێتەوە و ئامانجیشمان سیاحەت نەبوو ئەگەر سیاحەت بواە دنیایە ڤیددیۆ و ڕسم و بڵاو بووینەوە بەسەر سیمیناراتەکان بووی شت وەرگین شت بێنینەوە بۆ وڵاتەکەمان هیوادارم داوامان لێ بکرێت ئەگەر هەر یەکێک بەشێک لەو پرۆجێکتانە پێشکەشکەین هەرێکی و لەجێ خۆیەوە بتوانێت ئەو پرۆجێکتانە نیوەشی ئەنجام بین هیچ نەبێت لە خلالی 5-6 ساڵە 10 ساڵمان یینە پێشتر لە ئاسیاوانیکەیە بەس کەسیش ئەگەر داوامان لێنەکان ناچار خۆم سوودێکی تایبەتی خۆم گەیان ئەیکەم بە وەسیەتێک ئەیکەم بە مەسیجێک بۆ نەوەی داهاتووم بتوانن هەوڵ بن و لە کۆششا بن و من چی لە بینا بکەم لە ئاستێکی بەرزابێ بەڵام مەلعابەکەم تارتانەکەی
هەڵوەشاوە یاریزان بەم ڕۆژگارە تووشی پێکانە بێت. زۆر من چی لە زۆر بینایی سپاس. عفۆم کە چی لە جوانی شاخەکەم کەم کە ڕووتەڵە بێت و دار و درەختی پێوە نەبێ ڕێزم هەیە و قساناکەم بۆ وەرزشیش زۆر پێویستە ئاستیان بەرزکەینەوە و ئەمەش بە تاکە کەس هەوڵین شۆڕشێ دروستکە وەرزشکار دیفاعکە بەسێکی دەستبات تەباڵی بیگەێنێتە لوتکە. پێویستی بە خۆش بە دکتۆرە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس هیوای سەرکەوتن نامۆخوازیین.